هەر لەگەڕە چخۆشمان سەید زۆرن چون دەدوێ جەبهەکەم پێ لەگە ئەم لەگە حاجیانی تەواف ڕۆژە نۆبەتێ سەیدانە ئەمە دەوێت یعنی ڕۆن بێرەی جیهادیە ئەوەندە کەسکەی لەسەری بەستیە لە پشتەی بەستیە کە ڕۆن بیتەوە کورد سەیدی نییە ئەوجا ئێستا لەو سەردەمەی دوونەوە سەیدی شێ سەیدی قیامەتی و دنیای هەیە لایەنی شەو ئاڵایەکەی سەوزە ئەو شەیە لە وڵامی بەڕێزت دەڵێن سەیدەکان دەبی هەر هەمویان بە باب و باپیرە بگەنە سەر پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام لەبەر هەندێک پێی دەگوترێ سەید ئەهل البەیت ئەوانن کەوا لە ڕێگای نەوەکانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام بگەنەوە سەر پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕێگای ئیمامی عەلیەوە ئایا لەو سەیدانە کامە ڕاستن کامەیان ڕاست نییە ئێمە ناتوانین هەمووی حەسم بکەین بەس بە کتاب و مجەلەداتی لەسەرە دەتوانین قاعیدەکەتان پێ بڵێن ئەنگۆش لەسەر قاعیدەی قیاسی بکەن ئەوی سەید بی دەبینەوەی وان کەنەوەی وان بوو ئەوان کورد نینە عەرەب مامۆستا ئەوان کەسیان نەما بەڵێ ژنیشیان هەمووی سەربڕان منداری ساواش نەوەیان مە چێ زەین العابدین منداڵی مە هەندێک منداڵیان مان بەجێمان بەڵام کەم بوون ڕاستە چکار لە ئەنساب هەیە ئێستامە بڕۆ بە مجەلەدات هەیە هەموو سەیدەک ڕاست نییە ئەوی هەستا و کەسکی لە پشتێ بەست مەرزنیە هەوبی بەڵام ئێمە دەڵێن هەر کەسێک بە ڕاستەقینەی سەید بی چەند شتێکی لەسەر حەرام دەبێت نابی سەدەقەی بخوایە چکار پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نەیدەخوا نابی زەکاتی وەربگری دوو چکار پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەسەر خۆی و ماڵ و منداڵی خۆی حەرامی کردبوو لە پاشان ئەگەر خومس هەبوو هەنگینێکە خومسی دەدرێتێ ئەگەر شەڕکرا موسڵمانان لەگەر کافران و پارەیان گرت کەلوپەلیان گرت لە بەیت الماڵی خومس بۆ ئال و بەیت پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام لە غەنیمەکەی بەڵام ئەوانەی ئێستا زۆربەی ئیمامەکان دەفەرموون سەیدی ئێستا نەک ئێستا بڕین هەر ئیە و ساڵانە چەند سەد ساڵ پێش ئێستا عولەما فتوایان لەسەردایە دەفەرموون سەیدەکان بە ئەنساب ئەگەر ڕۆم بکرێتەوە کە کتابی لەسەر هەیە و ئەوە کوڕیوێ و ئەوە کوڕیوێ و سەرجەلایان مەزبوط بی و دیار بی و شایەدی هەبی ئەگەر ناحسابی سەیدایەتی لۆ ناکرێ بە ئاسانی چکە ئەگەر سەیدیش بوو نکتەیەکی مهم هەیە نکتەیانی فائیدە قازانجێک لێرە پێتان بەخشم هەر سەیدێک باعز دەکەی کەسکەکەی لەسەر چۆکی بی هەتاوەکو سەر ملانی ئەوها لەناو کەسکی وەرچووبی ئەگەر ڕێگای پێغەمبەری نەگرت بیتە بەر عەلەیهی سەڵات وەسەلام هیچ نرخ و قیمەتێکی نییە ئال البەیتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام دەبی ڕێگاییان گرت بیتە بەر ئێستا ئال البەیتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام یەک لەوان عەبدولموطەلیب یەک لەوان ئەبوو تاڵیب ئیمامی ئال البەیتی وی بوو لەسا هەموو ڕەئیەکە بەس چونکە کافر بوو بە ئال البەیت حیساب ناکرێ لە شەریعەتی ئیسلام چەندی یارمەتی پێغەمبەریشدا عەلەیهی سەڵات وسەلام کوفر زۆر شتێکی پیسە خوا رەب العالەمین قبوڵی نییە کابرا کافر بی ئەجر و پاداشتی بداتێ یەک لە شەرتەکان دەبی موسڵمان لەبەر هەندێ دەجێڕنەوە ئەمە جارێکیان لەگە سەیدێکی لە مەجلیسێکی ئەوش نازانم سەیدی بەڕاستی یان بە قەستیە لە مەجلیسێکی تووشی کێشەی ئەوەی بووین ئەمن هەرچوون دانیشتم تەعزیە بوو سەیدەکە گوتی ئەرێ ئەتو کیان نەوعە مەلایە ئەمە گوتم کیان نەوعە مەلا مەعنای چییە خاڵسن گوتی مەلا زۆرن لەو سەردەمەی ئەتو مەلایەکانی سەربڕی خەڵکی چەند مانگێک پێش ئێستا ساڵێک تەواو نابێت گوتم مەبەستەکەت لەبەر چییە داتو بڕێ خەرمەلا زۆرن و ئەتو سەربڕی خەڵکی و ناوقەت بڕی و نازانم چی گوتم خارە سەید ئەتو سەیدی گوتی نابینی دەستی لۆ خێڕان تم بەرێ وەڵا خارە سەیدەوە دەبینی ئێستا ئەو نوکتە ئەو فائیدە قازانجی هەیە بە بەلاش نایکەم بەس دۆ پێکەین گوتی قەیناکە بەس ئەو مەلایەنە هەموو سەریان لە خەرکی شێوان دی دەیان ئەنگۆش بەگەڕوان کەون برێن سەربڕین ڕاستە ئەو کەسکی دنیاش بوو دوایە بەدیار کرد سەیدەکە تیان برێن
ئەگەر ئەوەی ناڵێن برێوە حەرامە ئەوانە بێدین و کافر وڵە خارە سەید ئەمە بێدین و کافری بەمە ناکرێ بە ئاسانی گوتی ئەگەر نا ئەمە گەورەینە و ئەمنەوەی پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام ڕێزیمە ئاغەیەکیش لەوێ دانیشت بوو شەکدار بوون و ئەم نەمزانی خارە سەید پیاوی بێ لە دووی دەڕ لە تەنیش یەک دانیشت مەڕوەم زانی میوانن لە پاڵ یەکن خارە سەید هەر لە من نەگەڕا تەبعان هەر توندی کرد ئینسان ڕێزی گەورەش تا حەدە چیە ئاخیری گوتم خارە سەید یەک حەکایەتی کورتت لۆ دەجێڕمەوە جێم لێ ڕابگرە و جێت لێ ڕادەگرم ئەو جانجیان ئەتوو ڕۆیانە مندەوە نابی و مەزجەب هەیە یانی لەگەر تو مەجلیس نییەوە وەی دەبڕێ وتم شێخ معروفی کەرخی هەبوو ئەو مەقسەدی لەوەی بوو دەگۆم بۆی مەلا هەموو خەڵکتان بەگە کەتیا هەر یەکەک شنەوعەکە ئەمەش خەڵک ئێستا باوەی مە ناکەمە ئەولادی پێغەمبەرین عەلەیهی سەڵات وسەلام شێخ معروفی کەرخی خەڵکی ئێران بوو ئێستاش مەرقەدی لە بەغدایە ڕەحمەتی و ڕەزای خوای ڕەب العالەمینی لێبی عالمێکی یەکجار گەورە بوو عەجەمی بوو عەرەب نەبوو ڕۆژێکی شێخ معروفی کەرخی بە بەغدای دادەڕوا زیاتر لە 400-500 تەڵەبە فەقیه هەبوو هەموو جیان لە دەرسیوی دەگرت بە دائیمی بە هەزاران کەس داهاتە مەجلیسیوی دادەنیشت لە دووی دەڕۆیشتن لە کۆڵانەکانی بەغدای گوتم یەک لە سەیدەکانی وەکو جەنابەت دانیشت بوو لە یەکێک لە دوکانەکانە چییە ئەو کاتی هەبووە لە بازاڕی وێندەرێ تێرێوە کێیە گوتیان شێخ مەعروفی کەرخیە گوتیەوەی دەڵێن خەرکی ئێرانەیە عەجەمیەکە گوتیان بەڵێ تێدیەوە هەموو خەڵکە چیە بە دووی کەتێ گوتیان وڵاوە هەموو عالمن لە دووی دەڕۆ ئەو گەورەی هەمویانە ڕئیسی عولەمایەکان گوتم ئەوە یعنی بەواستەی باپیرێ من بوویتێ ئەمە سەیدم سوڕێی لێبرد گوتی وەرە ڕاوەستە تو شێخ مەعروفی کەرخی گوتی بەڵێ گوتی ڕاوەستێ دەبێ ئەو حیکمەتەم لۆ ڕۆکەیەوە گوتی ئەمن نەوەی پێغەمبەریمە عەلەیهی السەڵات وەسەلام لێرە کەتیمە کەس نییە قوماعاوەکم بداتێ و ڕێزم لێبێ لەبن ئەو دیوارێک کەتیمە کەس مەرحەبام ناکات لە دووم ناڕوە ئەتوش بەواستەی باپیرێ من ئەتوش نەوەی ئاگرپەرستانی مەجووسیەکانی ئێران بەواستەی باپیری من ئەو هەموو خەڵکت لە دوو دەڕوە ئەو کەنجی عەدالەتە شێخ معروف زۆر عاقڵ و لەسەر خۆ بوو فەرمووی پێت برێم لۆ بەستوورەمە بە خارە سەید گوتی بەڵێ گوتی ئەمن ڕێی باب و باپیری خۆم ئاگرپەرستی بوو وازم لێ هینا بە دوو ڕێی باپیری تو کەتم خوا ئەو ڕێزەی لێنە ئەتوش ڕێی باپیری خۆتت واز لێ هینا کە پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام بە دوو باپیرەکانی من کەتی کە ئاگرپەرست بوون ئەتوش ئەوها ڕسوا بوو دەبن دیواران تێم بەواستەی باپیری تووەم لێ هاتێ توش بەواستەی باپیرەکانی منەوە هاتێ هاتێ گوتی ئەو زە گۆڕیتمانەوە ئەوە زۆر کورتە بەستێ بفکرن یعنی لە وەزعەکەی ئەوەی بە دوو باپیری خۆی نەکەوی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام شانازی پێوە نەکا بەوەی ناگوترێ سەید و با سەیدێکی دیکۆریوی با هەرچی هەبی دەبی لە دوو ڕێ و شوێنی باپیری بڕوە ئەوەی لە دوو شوێن پێغەمبەری ڕۆی عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر خەڵکی سوودان بی ئەفریقیای بی ئیسین بی ئیچێن دەربی متەقی بی و ڕێ و شوێنی وی گرتەبەر ئەوە تەواوە لەو کابرا یعنی نەسەب کەنجی تەئسیری لۆت هەیە لە شەریعەتی ئیسلام ئەگەر پیاوەکە بابەکە ساڵح بوو کوڕەکەش ساڵح بوو ئەوجا تەئسیریان لۆ یەک هەیە بەس کوڕەکە فاسید بوو بێدین بوو با کوڕی شێخی نەبی کوڕی سەیدی بی کوڕی سەیدی نەبی کوڕی مەلای بی کوڕی پێغەمبەری بی عەلەیهی سەڵات وسەلام کوڕی نوحی عەلەیهی سەڵات وسەلام هیچ باب و باپیری تەئسیری لۆی نییە گە کوڕەکە کافر و بێدین جەواب پێویستە ڕۆم بی و لەلاتان ئاشکرابی ئەنی ئەو کاتی تەئسیری هەیە کەوا لەگەر یەک باش بن هەردووچیان بەڵام ئەگەر خراپ بن تەئسیریان لۆ یەکبینیە و بەڵکو بەواستەی باب و باپیری خوای ڕەب العالەمین هیچی لۆ ناکەن کاتێک لە سەلمانی فارسیان پرسی سەلمان عومرێکی گەورەی ڕابوار بوو بووە دیان بوو بووە فڵان ئاخیری بوو بووە موسڵمان بەنو تەمیمیەکان لەوێ دانیشت بوون و قوڕەیشی دانیشت ئەو گوتی بابی من ئەم کوڕی فڵانیمە فڵانیش کوڕی فڵانیە من باو باپیرم دیارە
أو قوتي بابي من فلان أو قوتي أم خزمي بيغمبري ماري ساوسا يا سلمانة تبابت كي فرمي أمن أبي الإسلام لا أبا بي سواه إذا افتخروا بقيس أو تميم بشعر جواب داوة فرمي بابي من إسلام هيت بابي دنيا من غير الإسلام أجر أنقو شانا أزيد كم بقيس وتميم يكال كباب تانا وبابي تانا تيريوان أمن بابي من إسلام إسلام إيش قولة تلا باب وبابي ريوان خلاص فرقني يعني الإسلام تدا إلا بتقوى فرق بعبادة لون بديار كذا يعني سكمنا حقنا ونكشم لجيبه أجرنا أتو يستال أو فلاني نارو يمن فلانة كي تشناسم حادثي جو فلانة كاو خسام تتنوي بيغمبري عليه الصلاة والسلام براستقيني دبي أو فلانة لدود بروا بعد سندي مسؤوليش أتو لدوي نارو يجراست تذكر باون دبس لو لامت مطلب كمان بس يعني